ململانی حزب سیاسیەکان و نەگەیشتن بە ڕێکەوتن کاریگەری لەسەر یەکدەنگی لەسەر پرسە نیشتیمانی و چارە نووسازەکان دروست کردووە. بەڕای چاودێرانیش ئەگەر حزبەکان بە لۆژیکی یەکتر قبولکردن مامەڵەیان لەگەڵ یەکتر بکردایە ئەوە دۆخی سیاسی و تێڕوانین بۆ پرسە نیشتیمانەکان کە ئێستا لە پرسی ڕیفراندۆمدا بەدیەکرێت بەم جۆرەی ئێستا نەدەبوو. بێگومان ململانی حەزبێکێکە لە هۆکارەکان کە کاریگەری لەسەرم بێ بە تایبەتی ئەو پارتە سیاسیانەی کە مامەڵە بە ئەم جۆرە پرسە نیشتمانیانە ئەکەن ئەو پارتە سیاسیانی کە لە ڕابردوو لە ئێستاشا تێوە گلان بە کۆمەڵە مەسائلی گەندەڵی بە مەسائلی هەرزان فرۆشکردنی وڵات بە کۆمەڵە مەسائلی تر کە خیانەتی نیشتمانی بۆیە هاوڵاتیان لەمە بێزار بەو حکمی ئەگەر پەیوەندیکی باش لە نێوان لایەنە سیاسیەکاندا هەبێ ڕێکەوتنیان هەبێ بێگومان پرسە نیشتیمانیەکان ئاراستەیەکی باش و بەهێزتر وەرەگرێ بەڵام ئەگەر پەیوەندیەکە خراپتەوە معادلەکە پێچەوانە بێتەوە و من پێشم وایە لایەنە سیاسیەکان هەرچەند ناکۆکیان هەبێت نابێت لەسەر پرسە نیشتیمانیەکان ناکۆکیان هەبێت. ئەوەی ئێستا بە دۆخی سیاسی هەرێمی کوردستاندا گوزەر دەکات خۆزگەی هیچ کوردێک نییە و بەڵکو ئامانجی نێرانی کوردە و هەر ئەو ناڕێکیە لە سیاسەتکردنی ژوای کردووە پرسێکی گرنگ و چارە نووسازی وەک ڕیفراندۆم بکەوێتە بەردەم دووڕیانی وشەی بەڵێ و نەخێر لە کاتێکدا پێش چەند ساڵێک ئەم پرسە هیچ ئاماژەیەکی نەخێری بۆ نەچووە. ئەمڕۆ تێبینیم کەین بۆ نمونە لە مەسەلەی ڕیفراندۆمە بینین ینی ئەم مۆزوعە بە شێوەیەک لە شێوەکان بە جۆرێک لە جۆرەکان جۆرێک لە بێزاری هەیە جۆرێک لە کاتێکە کەمە پرسێکی نیشتمانیە پرسێکی چارە نووسازە پرسێکی وجودیە بەنسبەت هەر تاکێکەوە لە کۆمەڵگەی کوردیا بەڵام بینین ئێستا ئەو دابەشکاری سیاسێکی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەیە ئەو قەیرانە دارایی و ئابوورەی کە یەقەی خەڵکی کردووای کردو کە خەڵک بە شێوەیە لە شێوەکان ینی ئەو ئینتیمای لاواز بێ جۆر لەوجان بێزار بێ بەرامبەر بە هەر پرۆسەیەک بە هەر کارێکی چاوەڕوانی خەڵک لە ئێستادا ئەوەیە حزبەکان پێکەوە دید و بۆچوونەکانیان بۆ پرسە نیشتیمانیەکان یەخەن و زاڵ بن بەسەر وێستگە ناخۆشەکانی نێوانیان بە جۆرێک دڵی دۆست و هاوڵاتی ئەم نیشتیمانە خۆشکەن و پەیامێکیش بۆ ناحەزانی کورد بنێرن کە هەرگیز چاوەڕێی لێکترازانی ماڵی کوردی نەبن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.